جوڵە دوژمنکاریەکانی تورکیا بەردەوامە. فیدان لە دیمەشق و ئەنقەرە هەوڵی شکست پێهێنانی دیداری پاریس دەدات. کۆبوونەوەی ئەمڕۆی هاکان فیدان و ئەسعەد شیبانی دژی هەسەدە لە ئەنقەرە دووەم کۆبوونەوەی لەو شێوەیەیە لە کەمتر لە هەفتەیەک لە چەند ڕۆژی ڕابردوو بە بەشداری شەڕع بۆ هەمان مەبەست لە دیمەشق کۆبوونەوە. ئەمەش دەری دەخات ئیدارەی دیمەشق ئەم پرسە بە تەواوەتی لە ژێر هەژمونی ئەنقەرەدایە. لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەی ئەمڕۆدا هەردوو لە هەسەدەیان بە جوداخوازی تۆمەتبار کرد. کۆنگرەی پێکاتەکانیشیان لە حەسەکە ڕەت کردەوە. هەڕەشەی ئەوەشیان کرد ئەو دۆخە قبوڵ ناکەن. هەوڵی هاوبەشی ئەم دوو دەوڵەتە هاوشانە لەگەڵ جوڵەی دیبلۆماسی فەڕەنسا بۆ دیداری هەسەدە و حکوومەتی سووریا لە پاریس کە ئەمە بۆ ئەردۆغان تا ئێستا هێڵی سوورە. نانەوێ هیچ گەرەنتیەکی نێودەوڵەتی بۆ ڕێککەوتنی دیمەشق و قامیشلۆ هەبێت. ئاوکات فەڕەنسا ئامادەکاری بۆ کۆبوونەوەی ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا و مەزلوم عەبدی فەرماندەی هێزەکانی سووریای دیموکرات هەسەدە دەکات. دیمەنەکە ڕوونە. تورکیا لە ڕێگەی دیمەشقەوە کار بۆ داخستنی هەموو دەرگایەکی دیالۆگ لەسەر هەسەدە دەکات لە کاتێکدا فەڕەنسا و هێزە نێودەوڵەتیەکان دەیانەوێت ئەو دەرگایە بەکراوەی بهێڵنەوە. بەڵام تا ئێستا ژیری سەرکردایەتی کورد لە ڕۆژئاوا تۆکمەی هێزەکانی هەسەدە پشتیوانی نێودەوڵەتیش بۆ کورد سێ لە گەورەترین بربەستن لە بەردەم ئەنقەرە و دیمەشق بۆ ئاوتکردنی کورد لە هاوکێشەی سووریای نوێ.